سەرەتا زۆر بەخێر بێن ئەو دەنگویانی کە پێش چەند ڕۆژێک باس کرا سەبارەت بە بەکارهێنانی بلۆک بۆ بیناسازی سەراحەت یعنی تەنها بلۆک نییە کە بیناسازی بۆ بەکارێت چەند موادێکی تر هەیە ترمستۆن هەیە بلۆکی پۆنزا هەیە بلۆکی کۆنکریتی بلۆکی عێراقی هەیە خشتی شێکێکە لە پایەسەرێکیەکانی مەوادی ئینشایی لە وڵاتی لە کوردستان و لە عێراقا جیاوازی بەکارهێنانیان هەیە و جیاوازیان هەیە لە مواصفات و لە ستانداردا خشتی سوور بۆ خۆی چەند مواصفاتێکی بەرزی هەیە کە جیاکاریەکە لە بەکارهێنانی لەگەڵ ئەو بەرهەمانی کە باسم کرد بوت بۆ نمونە هێزی بەرگری و هێزی قوت ینی هێزی کۆمپرسیوی با بڵێن هێزی پەستاودنی زۆر مقارنەتەن بەو بەرهەمانی تر زۆر بەهێزترە کەواکە پارێزگاری لە بیناکە بۆ هەر ڕووداوێکی نەخوازراوی خوانەخواستەوەکو بوومە لەرزە یان هەر هێزێکی میکانیکی بەربیناکان بکەوێ لەگەڵ یا عەزلێکی حراری و عەزلێکی دەنگ هەیە کە لە مەودای دوورە جیاوازیەکی زۆر هەیە لە بەکارهێنانی وزە لە کەمکردنەوەی سەرفکردنی وزە لەبەرەوەی کە تۆ پارێزگاری لە گەرما و سەرمای ناو باڵەخانەکان و ناو بیناکانەکە ئەمە ئەو جیاوازیەیە کە لە خشتی سوور بەکارهێنانی خشتی سوور لە بیناکانە ئەدڤانتجێکیان چەند نقاطێکی قووەتی هەیە بەسەر بەرهەمەکانی تری بیناسازیە ئێستا ئەم کارگە پێشکەوتوانی کە ئێستا لە دنیادا و لە کوردستانی شابوونیان هەیە لەخوا بزیابێ هەر خشتی سوورە پێشتر ئەو خشتە سووری کە مەسەرەن بە قوڕ دروست کراوە بە شێوازێک بە تەکنیکێک بەرهەمێنراوە و خانووی لێ دروست کراوە ئەم خشتە سوورانش ئێستا وەیە قاڵبیان وەرگرتووە ینی بە قاڵبی جیاواز بە ئەحجامی جیاواز بە ئەبعادی مەسەرەن قیاسی 20 بە 20 بە چلکە بلۆکی 20ە بۆ نمونە بلۆکی 15ە چەند نەوعیشان هەیە هەیانە مەسەرەن تحملی لۆ دەکا پێوترێت لۆد بێرین بریکس کە ئەمانە ئیشی خەسڵەتی بلۆکی حاملە هەمان خەسڵەتی خشتی سووری هەیە بەسەوەیە قاڵبەکانی جیاوازە قاڵبی گەورەی هەیە قاڵبی بچووکی هەیە قاڵبی خشتی جمهوریش هەیە بۆ نمونە کە ئەوە هەر خشتە سوورەکەی جارانە کە بۆ نمونە بەکارهێنراوە بەڵام ئێستا تەکنۆلۆژیا و بەرەو پێشتوونی کارگەکان تۆزێک بەرەو پێشتوونی زیاتری بەخۆوە بینیوە بلۆک و خشت لە بیناسازیە ئێمە لە بیناسازیە خشتەکان بەعام هەموو جۆرە خشتەکان عەزلیان زۆر زیاترە لە بەراورد بە بلۆکەکان بلۆکی کۆنکرێتی عەزلی لە چاو خشتە هیچ نییە ینی کەمترین عەزلی هەیە بلۆکی کۆنکرێتی لە چاو خشتە و هەم لە قووەتە ئێستا ئەم خشتانەی کە ئێستا بەرهەمەهێنرێت باشترین قووەتیان هەیە یعنی بەراورد بە بلۆکی کۆنکرێتی تقریبا ئەبنە دوو ئەوەنەی بلۆکی کۆنکرێتی قووەتیان هەیە وەکو ڕاگرتن لە 8 میگاپاسکال و نیو قووەتەکەیان دەست پێکا بەرەو ژوور بەڵام بلۆکی کۆنکرێتی لە 8 میگاپاسکال بەرەو خوارە وەکو عەزلی دەنگ باشترین عەزلی هەیە عەزلی سەرما و گەرما باشترینی هەیە یعنی ئەگەر تا ڕادەیەکی زۆر ناتوانانی بەراوردی بە بلۆکی کۆنکرێتی فەرقەکەی زۆرە بابەتەکە بابەتێکی علمیە یعنی هەر علمیە لە ڕێی مختبرەوە سەلمێنراوە کە بلۆکی کۆنکرێتی عەزلەکەی زۆر کەمترە لە چاو بلۆکی خشتە یعنی لە چاو هەموو جۆرەکانی خشت نەک تەنها بلۆکیەکە لە چاو هەموو جۆرە خشتەکانە بلۆکی کۆنکرێتی عەزلی زۆر کەمترە یعنی ئێستا تقریبا لە کوردستانی خۆمانە تا ڕادەیەک بلۆکی کۆنکرێتی بەکارهێنانی ماوەگینا لە جنوبا زۆر کەم بەکارهێنرێ ئەوەشی بەکاری بێنێ بۆ سیاجی حەوشە بەکارهێنێ یان بۆ بڵێن ستاری هەورەبان بۆ ئەو شوێنانەی کە پێویستی بە سەرماوگەرمانیە پێویستی بە عەزل نییە عەزلێکی زۆر تەواوی هەیە ئەم یعنی ئەگەر بەراوردی بە بلۆکی کۆنکرێتی لە 180 بۆ 85 فەرقیان هەیە یعنی ئەم عەزلێک ئەم یعنی ئەم خشتە ئەچێتە تقریبا نزیکە بێتەوە لە بابەتی شوشە یعنی وای لێ هاتووە وەکو مەرکانە ئەتوانرێ بەکاربێنێ ئەوەنە بۆ هەم بۆ تەڕەشۆع هەم بۆ ڕاگرتنی ئاو کە بێتە ژوورەوە بۆ ڕادێشی ڕاگرتن وەکو قووەت یعنی لە هەموو بابێکەوە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ بلۆکی کۆنکرێتیە گڵەکەی گڵی سروشتی کوردستان خۆمانە باشترین گڵی کوردستانە بۆ ئەم جۆرە بەرهەمە لەبەرەوەی مادەی شۆرەی کەمتیایە یعنی خوێی کەمە
لە ستاندارد تێپەڕ ناکاخەکە کێشەی نییە باشترین جۆری هەیە لە جنوب هەیە بەڵام شۆری زۆرە بەڵام هیچ کوردستانی خۆمان ئەلحەمدولیلا باشترین جۆری هەیە و ماوادەکەشی لەخوا بەزیادە زۆرە ئێستا تا ڕادەیەکی زۆر خەڵک ڕووی کردووەتە ئەم بلۆکە بڵێن ئەم خشتە خۆڵ کە لە خۆڵ دروستەکرێت لە چاو جارانە فەرقێکی زۆری هەیە پێشتر خەڵک زیانی زیاتر ئەگەر بڵێن لەبەر سعرەکەی لەگەڵ بلۆکی کۆنکرێتیا فەرقی زۆرە یعنی فەرقێکی توانێ بڵێم دوو ئەوەنەی بلۆکی کۆنکرێتیە سعرەکەی بەڵام مواصفاتەکەشی سێقات و چوارقات بەرەو ژووری لە بلۆکی کۆنکرێتی یعنی ئەو پارە زیادەی کە کەسێک کە خانوو دروستەکات لە خشتی خۆڵیە ئەگەر سەرفی بکات لە ماوەی 2 ساڵە پارەکەی بۆ ئەگەڕێتەوە هەم لە کەم بەکارهێنانی وزە چ بۆ هاوین بۆ فێنەکەرەوە وزەی کارەبای کەمترەوێ یعنی لە موبەڕیدەیەکی بچوو کە توانێت خانوویەکی 200 مەتری بێ فێنک بکاتەوە لە زستانیشە بە زۆپەیەکی احتیادی ئەتوانێت خانووەکە هەمووی گەرم بکە یعنی لە ساڵێ بۆ 2 ساڵە ئەو مەصرفەی بەکامل بۆ ئەگەڕێتەوە بەس عادەتەن خەڵک لە کاتی خانووکردنا لە بیدایەتە هەست هەوڵەیە دەست بە پارەوە بگرێت ئەوەیە تۆزێ وەک بڵێ حەزەرەکەن ئەگینا بە گشتی ئەگەر بە شتێکی بە شێوەیەکی علمی بیری لێ بکاتەوە لە ماوەی 2 ساڵە هەموو پارەکەی بۆ گەڕێتەوە چونکە تۆ ئەم خانوویەکە دروستیەکەی بۆ تەمەنێکە بۆ ساڵ و 2 ساڵ نییە یەک عادەتیشان هەیە وەرە ملیاردێرە